کۆمپانیای دیلۆیت کە سەرپەرشتیاری وردبینی فرۆش و داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەکات، ئاماری 3 مانگی هەناردە و داهاتی نەوتی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە و ڕایگەیاند. زیاتر لە 37 ملیۆن بەرمیل نەوتی لە ڕێگەی بۆریەوە هەناردە کردووە. لە راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت کە ڕۆژی شەممە لەبارەی هەناردە و داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ مانگەکانی 4 و 5 و 6 بڵاو کراوەتەوە هاتووە، حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 مانگی دووەمی ئەم ساڵدا لە ڕێگەی بۆریەوە 37 ملیۆن و 618,577 بەرمیل نەوتی هەناردە کردووە. کۆی داهاتی نەوتی فرۆشراویش 3 ملیار و 789 ملیۆن دۆلار و 290,279 دۆلار بووە. بە پێی زانیاری راپۆرتەکە، حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی بڕی داهاتی 3 مانگی دووەم 1 ملیار و 632 ملیۆن و 695,597 دۆلاری بۆ دانەوەی شایستە داراییەکان تەرخان کردووە. 584 ملیۆن و 609,407 دۆلاریشی بۆ خەرجیەکانی دیکەی هەناردە و گواستنەوە و کۆگاکردن بووە. پێی راپۆرتەکەی دیلۆیت لە 3 مانگی چارەکی دووەمی ئەم ساڵ، حکوومەتی هەرێم لە بازاڕەکانی جیهان هەر بەرمیلێک نەوتی بە 100 دۆلار و 38 سنت فرۆشتووە، لە کاتێکدا نرخی جیهانی نەوتی برنت لەو 3 مانگە لە سەروی 113 دۆلار بووە. بۆچی دەبێت نەوتی هەرێم ئەوەندە هەرزان فرۆش بکرێت و نرخی هەر بەرمیلێک بە 13 دۆلار کەمتر بفرۆشرێت؟ لە کۆتاییدا بە جۆرەی کۆمپانیای دیلۆیت ئەوەی لە کۆی 3 ملیار و 789 ملیۆن دۆلار و 290,279 دۆلار بۆ حکوومەت ماوەتەوە. دوای دەرکردنی خەرجیەکان تەنها 1 ملیار و 571 ملیۆن و 985,275 دۆلار بووە. بە پێی ئەم ئامار و زانیاریانە، لە 59 داهاتی 3 مانگی دووەمی ئەم ساڵ بۆ خەرجی و تێچوو ڕۆیشتووە، بە جۆرێک تەنها کرێی بۆری و کۆگاکردن لە 15 بووە کە دەکاتە 884 ملیۆن دۆلار و تەنها لە 141 بۆ حکوومەت بۆ پرۆژە و موچە ماوەتەوە. بە پێچەوانەی بانگەشەی حکوومەت بۆ کەمکردنەوەی خەرجیەکان لە 3 مانگی چارەکی دووەمی ئەم ساڵ لە 59 داهات بۆ خەرجی و تێچوون و قەرز بووە و لە 141 بۆ حکوومەت ماوەتەوە، لە کاتێکدا لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵ لە 157 بۆ خەرجی و لە 143 بۆ حکوومەت بوو. حکوومەتی هەرێم بەشێک لە نەوتەکەی بە پاڵێوگە نێوخۆیەکان و بە نیوەی نرخ و بە 54 دۆلار فرۆشتووە، لە کاتێکدا ئەمە کاریگەری نەبووە لەسەر هەرزانکردنی بنزین. بە پێچەوانەی بانگەشەی حکوومەت بۆ کەمکردنی خەرجیەکان لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا لە 143 داهات بۆ حکوومەت گەڕاوەتەوە، بەڵام لە 3 مانگی دووەمدا ڕێژەی داهاتی گەڕاوە بۆ حکوومەت بە لە 102 دابەزیوە و بووە بە لە 141. بەمەش خەرجی زیادی کردووە و داهات کەمی کردووە. بەراورد بە 3 مانگی یەکەم ئەم ساڵ ئاستی هەناردەی نەوتی هەرێم 1 ملیۆن و 164,987 بەرمیل زیادی کردووە. بەراورد بە 3 مانگی یەکەم ئەم ساڵ ئاستی هەناردەی نەوتی هەرێم 1 ملیۆن و 164,987 بەرمیل کەمی کردووە. هەرچەندە حکوومەتی هەرێم چەند مانگ جارێک راپۆرتی دیلۆیت بڵاو دەکاتەوە، بەڵام ئەو داتایانە متمانە پێکراو نین. بەو پێی ڕێگە نادرێت لەلایەن دیوانی چاودێری دارایی هەرێم و پەرلەمانی کوردستان وردبینیان بۆ بکرێت.